گوڵی سوور ئەی کچی نەورۆز ئەرێ کام دەست لە باغی ژین لە بۆ یەک دەفعە بۆنکردن بە ناکامی ئەتۆی هێنا ئەوێستاکەش بەژا کاوی وها بێقەدر و تۆزاوی لەسەر ڕێگە فڕیداوی دڵدار ناوی خۆی یونسە یونس ئەوان 5 برا بوون 2 خوشکیان هەبوو جاران هەموو شاعرێک لە قەبێکی بۆ خۆی دادەنا بەسا دڵزار ناوی ئەحمەدە بۆ نمونە عونی ناوی عوسمانە مەسەلە هەر یەکە هەر شاعرەکە هەر یەکە لە قەبێکی بۆ خۆی دادەنا لەبەر ئەوە ئەوژۆک و شاعرەکانی کە لە قەوی دڵداری بۆ خۆی هەڵبژاردووە دڵدار ساڵی 1970 دایک بوو لە کۆیە باوکی ناوی مەلا ڕەئوفی مەحموود ئەفەندیە لە بنەماڵەی خادمی سوجادان خادمی سوجادە لە کەرکووکیش هەن کە خزمی ماڵی دڵدارن هەتا مزگەوتێک لە کۆیە هەیە بە ناوی مزگەوتی خادمی سوجادە نزیکە لە ماڵەکەی خۆشیانەوە زۆر من منداڵ بووم زۆر جار تێدەپەڕیم باوکی دڵدارم دەبینی مەلا ڕەئوف لە بەردەی مزگەوتەکە لەگەڵ مەلاکان و ئەوانە ڕادەوەستا و قسەیان دەکرد دڵدار هەرزوو بەهرەیەکی زۆر جوانی دەرکەوتووە بەهرەی شیعری جگە لەوەی کە ئەو سەردەمە ئەو لاوانە هەمویان بە بیر و باوەڕی کوردە بیر باوەڕی نەتەوەییان هەبووە دڵدار بەڕاستی ینی لە تەمەنێک ئەتووەرە بیری لێ بکەوە تەمەنێک کە لە 29 ساڵیدا ئەتوو بمری هەر ئەوەندە بژی یعنی دوایە ئەتوو قانون تەواوکەی لە زمانە کە خوێندەواری شتی وا بەڕاستی زۆر کەم بۆ لەو سەردەمەدا بە تایبەتی لە ناو کورددا ینی دوایە ئەو لە ڕێگای ئەو مەکتەبەی ئەگەر بێ و تەمەشای ئەو کتێبخانەی بکەی دەزانی ئەو پیاوە مفەکیری سەردەمی خۆی بووە. تقریبا نزیکەی 200 کتابی لە لای ئێمە هەیە کە کتێبخانەکەی خۆیەتی ئەستامە ئەلێرە ئەو کتێبانەمە پاراستووە کە کتێبخانەی دڵداری هەندێکیان ئی مەلا ڕەئوفی باوچتی هەندێکیان چەند کتێبێکی ئی زەینەبخانی خوشکیتی ئێستا یەک لەوانە ئەو کتێبە ئی دڵداریە ئەوە تەبعاً ئەوە دیارە مۆرەکەی یونس ڕەئوف دڵدار ئەو کتێبە لە ساڵی 1927 چاپ کراوە. قانون عقوباتی بەغدادی نووسرای حکوومەت العێراقیە یونس ڕەئوف دڵدار ئەوە لە ساڵی 1929 تەبع بووە ئەوە کتابێکی قانونیە کتێبخانەی دڵدارە لە کتێبەکانیتی. شعرەکانی دی وەکو چاهچەهای بولبول و کوردستانەکەم نیشتیمانی جوان ئەوە مامۆستا تایر تۆفیق گوتوێتی هەرچەندە مامۆستا تایر تۆفیق کاتی خۆی ئەوانە لە کۆڵانێک وابزانم ژیاون لەگە دڵدار و ئەوانە ینی هەرچەندە دوای دڵدار بووە بەڵام دۆستایەتی هەبووە لەگە دڵدار مامۆستا تایر تۆفیق. چاهچەهای بولبول عەزیزم ئاهوزاری پێوەیە هەلهەلای عەرە عەشقا دەردکاری پێوەیە نەرگز و شەهلام دەلەرزن عیشوەکاری پێوەیە دولبەرەم ڕۆنەسیم بۆنی بەهاری پێوەیە
هونەرمەندی گەورە مامۆستا مەسەری خالقی کە کوردستانەکەم نیشتیمانی جوان تۆ قیبلەگاهی منی بێگومان کوردستان جوان نیشتیمانی جوان تو قیبلەگاهی منی بێگومان تو قیبلەگاهی منی بێگومان. لێرەدا تەمەشا دەکەین ئەو وێنانەی کە لەبەردەستمانە تەمەشا دەکەین لە ئەو وێنانە دیارە ئەوەیان دڵدارە ئەوەیان سەعیداغایە سەعیداغا تەبعەن زاوای دڵدارە کە دەکا ئەوە باپیری خێزانەکەی منە سەعیداغای سەید ئەحمەدی هەولێری شەخسیەتەکی هەولێری بووە سەعیداغا بەڵام پیاوێکی نەتەوەیی بووە پیاوێکی ڕۆشنبیر بووە ئەوەش کە زەینەبخانە ینی لەو سەردەمیدا کە ئافرەتێکی ڕۆشنبیر بووە و شاعیرێک بووە بەڵام بەڕاستی تا ئێستا ینی شاراوەیە کە کەس نازانێ ینی ڕۆڵی زەینەبخان چەندە گرنگ و کاریگەر بۆ بەسەر دڵداری برا بچووکیدا بەڵێ دیارە ئەو وێنێش لە بەغدا گیراوە لە دوای ئەوەی کە زەواجیان کردووە لەگەڵ سەعیداغا ئەو وێنەیە لەوێدا گیراوە. وێنەیەکی تر ئەم وێنەیەکی زۆر دەگمەنە کە ئەوە دڵداری شاعیرە ئەوەشیان خوا لێ خۆش بوو کاک ڕەمزی باوکی خێزانەکەمە خەزورمە کاک ڕەمزی سەعیداغا کە ئێستاویش 3 ساڵە کۆچی دوایی کردووە نەماوە دیارە لە باوەشی دڵداری خاڵیدا ئەم وێنەیان گرتووە ئەمەش لە بەغدا ئەم وێنەیە گیراوە. ئێرە ئارامگەی هەمیشەیی دڵداری نەمر و شاعیرە. ئەو گۆڕستانە پێ دەڵێن گۆڕستانی کە کۆن. لێرە حاجی قادری کۆی دووجار لە شاعیر بەکاری هێناوە و لە هەمان کاتیشدا ئەو قشلەیە قشلەیەکی مێژوویە ئینجەی مەشق و ڕاهێنان بووە لە زمانی عوسمان لێوە. گەنە ساخی پێم کەرم کە بازە هێز دەریا مطری بابەت مێ بگێرا لێدە نەغماست هەیە خرکە فکرت دێمە فکرا چێدی تۆ بەزمت هەیە دۆچی عاشق شێتی تۆوە مەیلی فیردەوست هەیە. دڵدار بۆ خۆی بە منداڵی بە نەخۆشیی لاڵ بووە ئەنی تا کۆچی دواییشی کرد ئەو لاڵەپەتەی هەر بەری نەدا وە جگە لەەوە بەرە بابە پەڕێونەتەوە چوونەتە کەرکوچیش هەر منداڵ بووە لە کۆیە چۆتە قوتابخانە بەڵام دوایی چوونەتە ڕانیە بابی دامەزراوە چوونەتە لە ڕانیە ماوەیەک لە ڕانیە ماوەتەوە لەوێ خوێندوێتین زادیس دووباری سەن هاتوونەتەوە کۆیە ئەو فترەیەوە تێبگەم مامۆستا عەبدولخالق قوتب کە خزمی خۆیانە لە کۆیە بووە اینجا دوای ئەوەی کە سەرەتایی تەواو دەکە پێم وایە دەچێ بۆ هەولێر لە هەولێر ناوەندی هەبووە ئامادەیی نەبووە کە ناوەندی تەواو دەکا دەچێت بۆ کەرکوو لە کەرکووک دەوام دەکا لە دواناوەندی بڵێن سانەکە پێڵێن سانەوی کە حقوقی تەواو کردووە دەستی بە محامات کردووە لەگەڵ هەموو دەبن لەگەڵ ڕەنجدەر و هەژار و لەگەڵ چەوساوەکان بۆ فکرێکی پێشکەوت و خوازی هەبووە. دڵدار پیاوەکی زۆر ڕەوشەمبیر بووە هاتوو بەگەرە سەردەمی ئەو زمانەی شاری کوێ کە چارگەڕێک بووە دڵدار ئینگلیزی زانیوە دەبێ فەڕەنسی زانیبی فارسی زانیوە عەرەبی زانیوە تورکی زانیوە. ئەوانەی تەبعان کە شعری دڵداریان گوتووە تەبعان دیارە سرودی عێراقی زۆر کەس گوتوویەتی تا لە هونەرمەندەکان گوتراوە بە کۆرس گوتراوە مامۆستا محەممەدی ماملێ گوتوێتی ڕەشید خانی فەیز نەژاد گوتوێتی زۆر کەس گوتوێتی بەڕاستی.
ئەی ڕەقیب بێگومان هۆنراوەی شاعری ناسراوی کورد دڵدار لە بنەماڵەیەکی ئاین پەروەری کوردستان هاتۆتە دنیاوە. ڕەقیب لە هەموو ماناکانی شعری کوردیدا بە مانای نەیار و دوژمن دێ، واتە شاعیری کورد مەبەستی ئەوەیە ڕوو بکاتە نەیاری کورد و بڵێ گەلی کورد و قەومی کورد هەر ئەمێنێ و هەر زیندووە و نامرێ. لە هەمان کاتدا سرودی نیشتیمانی ئەی ڕەقیب کە ئەڵێ دینمانە ئاینمانە نیشتیمان، ئەوە دەزانێت شاعر کە دین شتێکە و نیشتیمان شتێکی دیکەیە، بەڵام دەڵێ لە دینمانە لە ئاینمانە کە دەبێت پارێزگاری لە نیشتیمان بکەیت. ئاڵای کوردستان بۆ سرود هەڵکرا، قازی محەممەد خۆی لەوێ وەستا بوو کە ئاڵاکاڵ کرا و جێشی لە سرودەکە بوو. تۆ بڵێ ئەوانەی ئێستا دەڵێن ئەم شعرە ئەو دینمانە ئاینمانە کوردستان ئەمە لەگەڵ دین ڕێک ناکەوێ، ئەمانەی ئێستا لە قازی محەممەد مەلاتر بوون. دڵداری نەمێر بە تەمەنێکی گەنجی جوانەمەرگ بووە، 30 ساڵ بووە کە کۆماری کوردستان لە مەهاباد هەڵکراوە، عمری 27 ساڵ بووە. مەسەلەن سرودی ئاڵای کوردستان بە سرودی ئەی ڕەقیب کە لە کوێ پیان گرتووە دەستی کردێ بە گریانە کە مەسەلەن یەکی وەکو دڵداری سرودی ئەی ڕەقیبی داناوە، ئەنەتەوایەتێکی ئەوەندە بەهێز بووە. ئەی ڕەقیب هەرماوە قەومی کورد زمان نایچێنێ دانەی تۆپی زەمان، کەس نەڵێ کورد مردووە کورد زیندووە. سرودی ئەی ڕەقیبیش وەکو دڵدار خۆی لەسەر شعرەکەی لەسەر دەستنووسەکەی بەدەستی خەتی خۆی نووسیوێتی لەحنی شێخ حوسێن بەرزنجی. دیارە شێخ حوسێن بەرزنجی یادی بەخێر تەبعاً دۆستێکی نزیکی دڵداری شاعیر بووە لەگەڵ شێخ معرف بەرزنجی کە ئەوانە برابووینە شەهید بووینە. دیارە شێخ حوسێن بەرزنجی هەم دەنجی خۆش بووە هەم مەقامزان بووە. ئاوازی سرودی ئەی ڕەقیب شێخ حوسێن بەرزنجی دایناوە. دەلیلیش چییە؟ یەکیان زەینەبخانی خوشتی دڵدارەکە لە زاری ئەو قسە وەرگیراوە، یەکیان دەستنووسەکەی دڵدارە بەخۆی لەسەر سرودەکەی نووسیوێتی، یەکیان کە براژنی دڵدار خێزانی کاک حەمیدی ئەویش گوتی دڵدار کاتی کە ماڵمان لە سەبع قسوور بوو لە بەغدا، گوتی لەوێن دەرێ کە سرودەکەی دەگوت و خۆشی لەبەری کرد بوو. گوتی بە منی گوت دڵدار، گوتی دەکە بە براژنەکەی گوتی بووچێ بابم سرودەکم لۆ کوردان دانایە هەتا کورد بمینێ ئەو سرودە دەمینێ، کە ڕەوانم کردیە لە بۆ مەهاباد شۆڕشی کۆماری مەهاباد کۆماری کوردستان. وڵات تەبعاً کاتی کە بازار نیشتیمان دروست کرا لە ساڵی 2005 ئەوانە بوو، ئیدی گوتیان گۆڕەکە ئێش بەبەر ئەو بازار نیشتیمان دەکەوێت. 2 جار چوین سەردانی وەزارەتی ڕۆشنبیریمان کرد لەگەڵ وەزیری ئەو کاتە دانیشتین کە شوێنێک بدەنە دڵدار بە هەماهەنگ لەگەڵ بەلەدیە شارەوانی کە گۆڕی دڵدار لە شوێنێکی بەرچاو مەسەلەن بینێژن لە هەولێر. ئیدی ئەوە بوو بێ نەتیجە بوو، زۆر هات و چۆمان کرد. هێزک و پرووسک و شتەکانیان هەموو بەرەو کۆیە بردەوە لەوێندەر دیسان ئێستا لە کۆیە نێژراوە و لە شاری زێدی لەدایک بوونی خۆی. دڵداری نەمر ژیان بەعنی بە جوانە مەرجی کۆچی دوایی کردووە، 2 جار ئەڤیندار بۆ 2 جاریش نێژراوە، جارێک لە هەولێر نێژراوە، دوایە ئەوە هێنا قەبرەکەیان مەزاری پاچە هینایەوە شاری کۆیە کە لەدایک بووە.